خواردنی یەک ژەم ماسی بۆ ئەو کەسانەی لە شوێنەکەن لەبەر سێبەر ئیشەکەن یا شەوان ئیشەکەن یاوەکو ئەم دەوڵەتە ئەسکەندناڤیانە هەتاویان کەم لێدە. جەستەی ئێمە مەسەڵەن ئێمە لە ڕۆژهەڵاتەوە هاتوین، ئەو کەسێک کە تاوەکو 15 ساڵی لە وڵاتێکی شەرقی ژیاوە، کوردێک بۆ نمونە، تا 20 ساڵ ڤیتامین دی کۆ کردوتەوە لە لەشی احتیاتی 20 ساڵی خستووە. من مەسەڵەن کە 20 ساڵ زیاتر هاتوومەتە نەرویج، تەواوی تر من خەزێنەکەم تیا نەماوە، گەنجینە نەماوە، لەبەرەوە پێویستیم بە حەبەبی خۆم بەردەوە، لەبەرەوە هەتاوم لێ نادا، بە تایبەتی تریش کە ناتوانم زۆر بڕۆمە دەرەوە حتا لە هاوینەکەشە. لەبەرەوە ئەو کەسانەی کە لە کوردستان جاوە تەڵاق یەکێک لەو نعمەتە گەورانی کە خەڵک مڕعاتی ناکە یا چاوی لێی نییە، مناڵ کە لە کۆڵان یاریەکە بەردەوام هەتاو لێدە، ئەم هەتاوە ئەم تیشکی خۆرە ئەو هەموو میکرۆبەی کوشتو، ئەو هەموو نەخۆشیی کوشتو. یعنی ئەوە تەسەورکەن هەموو باوکێک باوکو دایک 3000 نەخۆشی نەقڵەکەن بۆ ئەولادەکان، ئەولادەکان 3000 نەخۆشییان لە دایک و باوکە بۆ هاتۆ بۆی ئەو کڕۆمۆسۆماتانەوە. بەڵام بیئەکەیان بیئەی ئەوەنێ گەشت ببنەوە و زیندوو ببنەوە. مەسەڵەن من لە باوکمەکە بۆم هاتووە 26 ساڵە لە نەرویجەژیم، بیئەی نەرویجی کە ساردە یارمەتیدەری ئەوە نەبووە کە هەندێک نەخۆشیم تیا دەرکەوێتەوە کە ئێستا لە براکانمان یا لە خوشکەکانمان دەرکەوتون کە لە کوردستان. لەبەرەوە فەرقی هەندێک شتیش لە منە دەرکەوتۆتەوە بیئەکە ساردە، لەوانە دەرنەکەوتۆتەوە. لەبەرەوە ڤیتامین دیەکە زۆر زۆروریە، احتیمامی پێ بدەن دائیمە خواردنی یەک ژەم خواردنی ماسی بۆ کەسێک کە بتوانێت تەبعاً دەستی هەبێ شتێکی باش. دوو جاربی خۆی باشترە. ماسیەکە تا چەورتر بێت، چەوری ماسیەکە خۆی بیخۆ. ئەنجە هەوڵ مەدە ماسیەکە سوورکەیتەوە لە تاوایە بەڕۆنی تر. بەڕۆنەکەی تر زەرەری زۆرترە بێ ئەو کاتە. ئەنجە ڕۆنی قرچە و جاریشکە بەکارنێنیتەوە دوو جار. چونکە ئەو نەخۆشیشی پێوە ئیستیفادەشی نەماوە قورسترەکەوێت لەسەر لەش. چونکە دائیمەوە دێمە سەرباسی چەوریەکەش. چەوری ئەگەر چەوری نەباتی بوو سوودی باشترە. چەوری گوڵە بە ڕۆژە بۆ نمونە، چەوری بادەم 23 دەنگ بادەم ڕۆژانە کاریگەریەکی زۆر گەورەی هەیە بۆ لەشی خۆت، یا گوێز 5 گوێز بەیانیان بیخۆ. ئەنجا ئەم چەوری لێرەوە وەرد گرتووە، تەسیراتی بۆ سەرمێشکت باشترە وەک لەو چەوریە خاصەتەن لە تاوایە دوو جارت گەرم کرد، دوو جارت قرچان دەبێت، زۆر خەتەرە. ماسیەکەش محاولە مەکە وای لێ بکەی. ماسی حەدە لێمکان ئێستا لە نەرویجە جۆرێک ماسی بەس بە دوو کەڵ ئەی برژێ، ناش برژێ، هەروەکو تەڕ بەلە بەس دوو کەڵەکەیان لێداوە. ئەوەش ئیستیفادە و مەنفعەتەکەی زۆرترە. چەوری ماسی زۆر زەروریە کە بمێنێتەوە، چونکە بۆ کەمکردنەوەی کۆلسترۆل تەسیری هەیە، هەروە بۆ ساب و سەلامەتی دڵ و مێشک و پاراستنمان لە سەکتە و لە هەندێک جۆری سەرەتان و ئەوانش. ئەنجا وتیشمان کە دائیمە بۆ سەلامەتی جومکەکانیش زۆر باشن، چونکە پرۆتین خۆی مادەیەکی تایە پێڵەن سیلینیۆم. مادەی سیلینیۆم تەسیری هەیە لەسەر جومگەکان. لەبەر دائیمە تۆ زەروریە و پرۆتینێک کە پایەکەی ئەوەی وەریەگری لە مەوادێکە وەری بگری زۆر وەکو چۆنەڵین ئەکسپایر نەوە. ئەکسپایر نابێ، بەڵام یعنی وای لێ نەهاتوە مەوادەکانی تەسیراتی سلبیان کەوتبێتە سەر.